من ئێستا لە ناوچەی پیشەسازیم شەقامێک لە ناوچەی پیشەسازی دروست دەکرێت بە ناوی شەقامی حەبسەخانی نەقیبەوە لە ڕابردوودا ئەمە شەقامێکی کۆن و داچوو یەکسایت بوو، بەڵام شارەوانی سلێمانی هەستاوە بە دووسایتکردنی ئەم شەقامە و باقی ئەوەی کە هەیە بەرزەپردی حەبسەخانی نەقیب و شەقامێکی دیکەشە هەر بە هەمان شێوە لەسەر شەقامی 6 مەتریە. من بۆ زانانی زیاتر ئەچمە لای سۆلاف تارق ئەندازیاری شارەوانی ئەگەر فەرموویتە ئێرە خات و سۆلاف ئەم پرۆژەیە کەی دەستی پێکرد و کەی بەنیازە تەواو ببێ. پرۆژەکە بەرواری دەست بەکاربوونی فعلیمان لە 25 چوارەوە بووە کە دەستیان بەکار کردووە. ماوەی پرۆژەکە 240 ڕۆژە، بەرواری تاوابوونەکەی 21 دەیە بەرواری تاوابوونی پرۆژەکە. ئەو بودجەی کە بۆی تەرخان کراوە بودجەکەی چەندێ بوو؟ بە نزیکەی 804 میلیۆن دینارە. بەس تێچووی پرۆژەکە لەو بڕە زیاتر بووە، هەنێ بڕگەی بۆ زیاد کراوە، لە 840 میلیۆن زیاتری تێچووی پرۆژەکە. ئەمە بەتەنیا دووسایتکردنە یاخود سیستمی ڕووناکردنەوە و سەوزاییشی بۆ زیاکری ئەم شەقامە؟ تەنها بە دووسایتکردنە و بەشی ئیناری ناو جەزری وەسەتیەکە بەس بنی دەکتی عمودەکانی دائەندرێت. باشە خات و سەلافەوەم پێ بڵێ ئەم پرۆژەیە بەتەنیا چەندێکە ماوە درێژەکەی؟ درێژی ئەم پرۆژەیە بە نزیکەی 840 مەترە. 840 مەترە. بەتەنیا ئەمەنە دووسایی دەکری یاخود زیاتریشی لەگەڵایە؟ لەم بەشەی ئەم پرۆژەیە بەس ئەم بەشەی جێبەجێکرێ، ئیتر ئەگەر لە بەشەکانی تدا هاتووە ئەوانی تری جێبەجێ بکرێت. زۆر باشە. بۆکەی تەواو ئەبێت ئەمە ئەکرێتە وەرزی بارانەوە یاخودەوەی پێشوەخت؟ وڵا کارەکان بە شێوەیەکی ڕێکوپێک و بە خێرایی بەڕێوە ئەچێ، ئیتر زۆر جاریش هەیە هەنێ ڕێگری هەیە دەسەڵاتی تۆیانێ، مەسەلەن ئەمە چووکە ئیشەکان بە شێوەیەکی ئەندازەیی بەڕێوە ئەچێ، لەواتێ مەواد بەری بۆ فەحزیان هەرێ شت هەبێت دەست بگرێ، ئەگینا کارەکان بەڕێکی بەڕێوە چێ و بەتەمە ئینشەڵا لەو مودەیە تاو بێ. دۆسپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەوەی کەیبینن ئەمە دووسایتکردنی شەقامێکە لە ناوچەی پیشەسازی کە بە شەقامی حەبسەخانی نەقیب ناسراوە، هاوکات لە سەر شەقامی بازنەی مەلیک مەحموود کە بە 16ەکەش ناسراوە لەوێ بەرزەپردێک دروستەکرێت. بە پێی کە قسەم لەگەڵ هێمن جەلات سەرپەرشتەی پرۆژەکە کردو باسی لەوە کرد کە زیاتر لە 140 پرۆژەکە تەواو بوو و چاوەڕوانی هەندێک لەو پێویستیانەکەن کە لە دەروی وڵات بگا بەدەستیان کە بۆ بەشی سەرەوەی بەرزەپردەکە دایدەنێن و هاوکات لەگەڵ ئەمەشدا شەقامێکی دیکە لە بەردەمی پێشانگاکانی ئۆتۆمبیلەوە دێتەوە سەر ئەم شەقامە دووسایدی کە من لەسەری وەستاوم و بڕیارە بۆ کۆتایی مانگیدا ئەم پرۆژەیە تەواو ببێت.